ئەم کاتتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە بەرنامەیەکی دیکەی بەسەرهات بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە. لە ئەڵلقەکانی ڕابردوودا لەگەڵ دواهەمین کوڕی شاعری گەورە سابری دیدارێکمان ساز کرد. لەو دیدارەدا زیاتر باسی کەسایەتی شێخ عەبدوڵڵای کوڕی سابریمان کرد. زۆر لەسەر شاعری گەورە سابری نەوەستاین کە یەکێکە لە عەلامەکانی کەرکووک، یەکێکە لە کەسایەتیەکانی ڕابردووی کەرکووک و هەروەها شعر و ئەدەبیش بەشێکی دیکەی ژیانی ئەو شاعرە پێکەێنێ. دیارە سابری بۆ خۆی بەڵگەی کوردستانی بوونی کەرکووکە کە لە سەدەی کۆتایی سەدەی 19 و هەروەها سەرەتای سەدەی 20 ژیاوە و لە کەرکووک یادەوەری هەبووە، هەڵوێستەکانی لەبیر نەکراوە. ئێمە بۆ ئەم هەڵقەیە زیاتر تشکە خێنە سەر ژیان نامە و شعر و ئەدەب و نووسینەکانی ئەو شاعرە گەورەی گەلەکەمان. سەرەتاش دەچینە لای راپۆرتێک و دواتر دەگەڕێنەوە لاتان. شاعری گەورەی کوردی کەرکووک ناسراو بە سابری ناوی تەواوی شێخ نەجمەدین کوڕی شێخ عەبدوڕەحمان بەرزنجەیە. دانیشتووی گوندی شۆرجێ سەر بە ناوچەی قەرە حەسەن بووە. ئەگەرچی ئەم شاعرە لە ژیانی خۆیدا وەک شاعر زۆر ناسراو نەبووە، بەڵام بە یەکێک لە شاعرە گرنگەکانی شعری کلاسیکی کوردی هەژمار دەکرێت کە لە سای میرنشینی باباندا ڕۆڵی گەورەیان هەبووە کە بە شێوەزاری کرمانجی خوار و خزمەتیان کردووە و ئەو ڕەوتە دەبێتە زمانی نووسین و خوێندنەوە. شاعر سابری لە نێوان ساڵانی 1970 بۆ 1944 ژیاوە و بە یەکێک لە شاعرە کۆتاکانی شێوازی کلاسیکی دادەنرێت و لەنەوەی شێخ مەحێدینی قولەیە کە مەزارەکەی لە کەرکووکە. سابری لە لای باوکی خوێندنی سەرەتایی تەواو کردووە و لە کەرکووکیش لای مەلا مەردان باوکی عەبدولمەجید قوتوب خوێندوویەتی و لە چەندین گوندی کوردستان مەلایەتی کردووە و لە کۆتاییدا دەگەڕێتەوە دەیەکەی خۆیان و مەلایەتی مزگەوت و تەکەی شۆرجەی کردووە و هەر لەوێدا ژیاوە و کۆچی دوایی کردووە و نێژاوە. تەکیە و دیوەخانی سابری هەمیشە ئاوەدان بەوە بێ میوان نەبووە. پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بووە لەگەڵ زانا و پیاو ماقوڵانی ئەو سەردەما، میوانداریانی کردووە و خۆشی بۆ بە میوانیان. لەوانە شێخ مەحموودی حەفید، مەلا ئەحمەدی فورقانی ڕۆژبەیانی، سەید ئەحمەدی خانەقا، ڕەفیق ئەفەندی خادم سەجادە، سەید محەممەدی جەباری، شێخ عەبدولکەریمی قادرکەرەم، شێخ سەعید گۆبتەپە، شێخ قادری گول لە نەبڕ تا دوایی. لە ماوەی گرانی گەورە و پێش کۆتایی جەنگی یەکەمی جیهانی لە ساڵی 1970 لەبەر سەختی ژیانی دارایی و کزی ئابووری ناچار بووە باری کردووە بۆ گوندی دێلێژە. لەوێ خزم و کەسوکاری هەبووە. لە پاش ساڵێک بەوەی کۆتایی هاتنی جەنگەوە گەڕاوەتەوە گوندی شۆرجە و لەو ماوەیەدا ئارەزووی شعر زۆر کاری لێ کردووە، لەبەر ئەوە ژیانی خۆی بۆ مەبەسات تەرخان کردووە. سابری بە هەڵوێستنەتەوەیی و خۆڕاگریەکانی ناسراوە و هەڵوێستی لە دژی داگیرکاری وەرگرتووە و پشتیوانی شۆڕشەکەی شێخ مەحموودی حەفیدی کردووە. کاتێک کە هەوڵی بێدەنگکردنی دەدرێت و پلە و پۆستی دەخرێتە پێش ڕەتی دەکاتەوە و بە شعرە ناودارەکەی وەڵامی دەداتەوە کە تێدا دەڵێت کڵاوی سەردراوی خۆم بە تاجی پادشا نادەم، کەلاوەی دوو کەڵاوی خۆم بە گەنجی و قەسری شا نادەم. لە سەردەمی بەسەڵاتچوونی تەمەنیدا سابری تووشی نەخۆشی لەرزۆکی بووە. هەرەو نەخۆشیەش کۆتایی بە ژیانی هێناوە. لە ڕۆژی نۆی کانونی یەکەمی 1944 کۆچی دوایی کردووە و لە گوندی شۆرجە نێژاوە. لەم بەرنامەیەدا لەگەڵ کوڕەزای سابری، شێخ جەبار کوڕی شێخ عەبدوڕەحمانی شۆرجە ژیان و بەسەراتەکانی ئەو شاعرە گەورەیە دەخەینە ڕوو. دووبارە سڵاو. هاتوونەتە تەکیە شێخ مەحێدین لە کەرکووک بۆ ئەوەی کە چاوپێکەوتنێکی تایبەت لەسەر ژیان نامە و هەروەها شعرەکانی سابری بخەینە ڕوو. دیارە بۆ ئەم دیدارە چاوپێکەوتنمان لەگەڵ شێخ جەبار کە نەوەیەکی سابریە ساز کردووە. یا شێخەم کاتت باش. ژیانت باش، مامۆستاڕێ هەر بەخێر بێن، زۆر پێ خۆشحاڵم. زۆر سپاس. ئەگەر باسێکی تەکی شێخ مەحێدین بکەی پێشەوەی کە بچینە سەر باسی سابری. ئەم تەکیەکەی بنیاد نراوە و هەروەها ئێمە مەبەستمانەوەیە کە مێژووی ئەم تەکیانە بەشێکە لە مێژووی کورد لە کەرکووک، بۆیە پێمان خۆشە کە تیشکێ بخەیتە سەر مێژووی ئەم تەکیەیە. پێشەکی سڵاو لە جەنابەت، سڵاو لە بینەران. من زۆر دەستخۆشیەکەم لە جەنابتان لەم ستافە کە هەستان بم کارە. بەڕاستی من لە زۆر مەبەستم و تەلەڤیزۆنی کەرکووک ئیشێکی ئاوا بکە، ئەمە زەروریە. یعنی بەڕاستی فەڵایەکی وەکو کەرکووک ئەبێ ئاوڕێک لەم ئەعلامانە بداتەوە، لەم سمبولانەکەوا لە
کەرکووکا ژیاون دووسێ قەرن پێش ئێستا و ئەمانە ڕەمزی شارەکەن بەڕاستی توراس و مێژوو ئەرشیفی شارەکەن ئەمانە ئەگەر بێت و باسییان بکەی شایانی ئەوەیە نەتەوەیەک شانازیان پێ بکات فەرموود باسی مێژووی مزگەوت و تەکیەی شێخ محێدینی کەرکووک لە 1965 شێخ محێدینی کەرکووک هاتوۆتە ئێرە لە ئیمام قاسم لە دیار ئەم حەوزە ئەم مزگەوت و تەکیەی بینا کردووە تقریبا 258 ساڵ پێش ئێستا ئەو کاتە شێخ محێدین لێرە خەریکی نووسین و تەدریس بووە و هاوچەرخە لەگەڵ ڕەنجووری شاعیر و لەگەڵ شێخ عەبدوڕەحمانی خاڵس و لەگەڵ کۆمەڵێک لە ئەعلامی ئەو کاتە لەو زەمانەوە تاکو ئێستا ئەم دوو قەڕن و نیوە نەوەکانی شێخ محێدین کە بەرزنجین بەشێکن لە پێکهاتەی شاری کەرکووک مێژووی دوو قەڕن و نیو کەم نییە وە شێخ محێدین خۆ یەکێک بووە لە ئەعلام زیاتر لە 25 مؤلەفی هەیە لە هەموو بوارەکانە بە تایبەتی لە بواری طب ئەعشاب جادەرمان بە کوردی پێ ئەڵێن و ئەوانەی کە لەو بوارە ئیشەکەن نازناوی ڕازی کەرکووکیان بۆ شێخ محێدین دانا ئێمە یەکێ لە بەرهەمەکانی مانگەیانە چاپ لە 2014 بڕۆ ئالام و کارەکەین لەسەرەوەی ئینشاءڵڵا ئەو چەند بەرهەمەی کە لە بەردەستمانە و نەفەوتاوە تحقیقی بکەین وساغی بکەینەوە و چاپی بکەین و بڵاوی بکەین و بۆ ئەوی بکەوێتە بەردەستی خوێنەر و بزانرێت کە شێخ محێدین زیاتر لە ڕێگای بەرهەمەکانی و بناسرێت بەڵێ زۆر سپاس بۆ ئەو پێشەکیە دیارە ئەگەر وا بێ بەرنامەیەکی تایبەت بکەین لەسەر شێخ محێدینی ئەکرێ زۆر ینی شایانی ئەوە هەیە بەرنامەی بۆ بکرێەوە بۆ معاسرینی ئەویش بەڵێ یا شێخ ئەگەر بینە سەر باسی سابری سابری یەکێکە لەو شاعرانی کەوا بە ئیمتیدادی یان با بڵین بە درێژکراوەی سێ کوچکەی بابان هەژمارەکرێ شاعری گەورە سابری کێ ئەگە بیناسیێنی سابری شێخ نەجمەدین کوڕی شێخ عەبدوڕەحمان کوڕی شێخ مەحموودی قوتبی شۆریجەیە کوڕی شێخ عەبدوڕەحمان کوڕی شێخ عەبدولعەزیز کوڕی شێخ محێدینی کەرکووک بە 6 پشت ئەگاتە شێخ محێدینی کەرکووک شێخ محێدین پێشەوەی بێتە کەرکووک 3 ساڵ لە دەی تەیمەزاوە لە قەرەحەسەن دانیشتووە شێخ عەبدولعەزیزی کوڕی لەوێ ئەمێنێتەوە نەتەوەکانی شێخ عەبدولعەزیز لە قەرەحەسەن بڵاو ئەکەن لە نۆدێ یەکێ لەو دەیانە شۆریجەیە کە شێخ مەحموودی قوتب ئەڕواتە ئەوێ و مزگەوت و تەکیە بینا ئەکات و طریقەتی قادری ئەبێت لە حاجی کاک ئەحمەد خەلیفەی حاجی کاک ئەحمەد دەبێت طریقەتی قادری وەرەگرێت دوای خۆی شێخ عەبدولکەریمی کوڕی لەوێ ئەبێت شێخ عەبدولکەریم لە ساڵی 1926 کە وەفاتەکە کوڕی نابێت شێخ نەجمەدین کە برازای شێخ عەبدولکەریمە کوڕەزای شێخ مەحموودی قوتبە لە مزگەوتەکە ئەبێتە ئیمام و خەتیب و ئەبێتە شێخی تەکیەی شۆریجە ئیتر لەوێ ئەمێنێتەوە لە شۆریجە بەڵام پێش ئەو سات تەنەقولاتی کردووە هاتۆتە کەرکووک بۆ خوێندن دوای گەڕاوەتەوە مەلایەتی کردووە لە ساڵەی لە حەسەنخانە تا تاڵبان ڕۆیشتووە لە 1970 هاتۆتە دێلێژە ئەمان تەنەقولاتی بەڵام لە 26 دێت ئیتر ئیستقرارەکە لە شۆریجە هەم ئەبێتە شێخی تەکیەکە هەم ئەبێتە ئیمام خەتیب مزگەوتەکە و هەر لەوێش وەفات ئەکا لە 1944 لەوێش ئەنێژرێ بە خاک ئەسپێرەی لە شۆریجە بەڵێ یا شێخ سابری چ جۆرە شعرێکی نووسیوە و شوێنی لەکوێی ئەدەبی کوردیدایە سابری یەکێکە لە شاعیرە کلاسیکەکانی کورد و بەردەوامی مەدرسەی بابانە و بە دیالێکتی زمانی گۆران شعری وتووە و یەکێکە لە شاعیر ئاینیەکانی شاری کەرکووک لە کەرکووکە شاعیرمان هەیە بۆ نمونە شێخ ڕەزا شاعیری هەجووە بەوە نازناوی دەرکردووە بەوە ناسراوە ئەسیریمانێ شاعیری نەتەوایەتیە شعرەکانی هەمووی نەتەوایەتیە ڕەنجوریمانەیە ینی بە دیالێکتی بە زمانی زەنگنە لەهجەی زەنگنە شعری وتووە ئەویش ئاینی بۆ مێژوونووس بووە و لە چەند بوارە شعری وتووە سابری یەکێکە لە شاعیر ئاینەکانی شاری کەرکووک و دواتشۆڕی شاعیرانی کلاسیکی کوردە لە کەرکووکە بە وەزن و قافیە شعری وتووە و شعری لە بوارەکانی کەشا زۆر لە هەموو بوارەکانە شعری هەیە بەڵام وەرکە ئاینەکە زاڵە بەسەر شعرەکانی بۆیە بە شاعیری ئاینی شاری کەرکووکدا ئەنرێت و
تەواوکەری قوتابخانەی بابانە. بەڵێ سابری چ پەیوەندیەکی لەگەڵ کەرکووکە هەیە؟ سابری خۆی کوڕی کەرکووکە، لێرە لەدایک بووە، بە ئاو هەوای کەرکووک پەروەردەوە، لەم قوڕە لە قوڕی کەرکووک شێررا و دروست بووە. بەڕاستی سابری باپیرەی شێخ محەیدین کە بە 6 پشت ئەکا ئەوەتانی شێخ محەیدینی کەرکووک مەشهورە و مێژووی لە کەرکووکە مزگەوت و تەکیەکەی و خۆشی یعنی ئەگەر بێت و باسی محەدداتی مەکانی و زەمانی بکەین ئێمە هەچ کەسێک باسی محەدداتی مەکانی بکەین لە سابری هەر لێرە ژیاوە، لە کەرکووک لەدایک بووە، لێرە ژیاوە. ڕاستە دێ شۆریجە ئەو لەوێ لەدایک بوو، بەڵام هاتۆتە کەرکووک بۆ خوێندن، دوای گەڕاوەتەوە بۆ ئەوێ لە جێگای باپیری دانیشت و شێخایەتی کردووە ئەو کاتە. ئێستاش هەر شۆریجە سەر بە ناحیەی لەیلانە و لەیلان سەر بە کەرکووکە، بە قەڵای، بە مەرکەزی کەرکووک. بەڵێ یعنی یەکێکە لە شاعیرانی شاری کەرکووک وە کەرکووکیە و بەڵام ئەم چەند ساڵەی ئەخیر لە پەنجاکانەوە ئیتر بەدواوە ئەم 40 ساڵە وەکو کورد لە کەرکووکە بەڕاستی تووشی غۆبن بوون. یعنی ئەمانە حەک نەتەوەکەی خۆشیان نایەناسن، هێمال کران. بەڕاستی لە ئەجینا سابری ئێمە لە 2003 بەدواوە قوتابخانەمان بە ناوی کردەوە، لە زانکۆی کەرکووک هەڵمان بە ناوی کردەوە. یعنی ئێمە وەکو کورد شانازیان پێواکەین، چونکە ئێمە فەلاسیفەمان نییە وەکو نەتەوەکانی کە وەکو یۆنان و ڕۆمان. ئەم کۆمەڵە شاعیرەمان هەیە کە ئەو ئەدەبە جوانیان بۆمان بەجێ هێشتووە، یعنی جێگای ئەوەیشان نازی پێوە بکرێ، بایەخی پێ بدرێەوە بناسرێت، نەوەی ئەم شارەبی ناسێت. یا شێخ تەبعاً لە مێژووە دیارە کەرکووک و کەرکووکەکان بەردەوام قوربانی بوونە وەکو ئەوەی کە ئەوترێت. ئایا پێت وایە یعنی ئەو قوربانیەکەوە کەرکووک و کەرکووکەکان داوێنە سابریش بە جۆرێک لە جۆرەکان پێت وایە کە ئەویش قوربانیە لەبەرەوەی کە ساڵانێکی زۆر کە ڕژێمی بەعس و حکوومەتێک لە دوایەکان کە لە کەرکووک حکومڕانێکی زیادە ڕۆ حکومیان کرد، دیارە ڕۆشنبیری کوردی ئەچەوسێنرایەوە بەگشتی، ئەویش وەکو قوتبێکی ڕۆشنبیری کوردی. پێت وایە شاعر سابری زوڵمی لێکرا بێ؟ بەڵێ چۆن لێ نەکراوە قوربان. ئێمە لە دێ شۆریجە کە سابری قەبری لەوێ و لەوێ لەدایک بوو، لەوێ ژیا قوتابخانە کرایەوە ناوێنرا فەراهیدی. ئەگەر فەراهیدی چێ بەنسبەت کللتوری منەوە فەراهیدی لە کوێوە هاتووە؟ ئەیش سابری کە شاعیرێکی ئاوای بۆ قوتابخانە بەناوێنێ، بۆ لە کەرکووک جادەیەک بەناوێنێ، بۆ پەیکەری بۆ نەکرێت. مەبەستم ئەوە لە منهەجی جامیعەیە، لە منهەجی ئەعدادیە، بۆچی شعرەکانی نەخرێتە بە باس و لێکۆڵینەوە، بۆ دراسی ماستەرنامە لەسەری نەکرێ. ئەمان هەر هیچی نەکرا لە زمانی ڕژێم، لەبەر ئەوەی کورد بووە بایەخ نادرا بەڕاستی بە کورد ئەو کاتە. ئەمەی کە کرا لە 2003 دوای ڕوخانی ڕژێم ئەو شتانە کرا بۆ سابری. ئەی باشە لە هەرێمی کوردستان هیچ بایەخێکی پێدراوە بۆ نمونە لە منهەجەکانی خوێندن بایەخ دراوە بە سابری وەک شاعرەکانی هاو تەمەن و هاو بایەخ درا لە مستەوای مەطلوب نەبوو، لە ئاستی پێویستانە بوو. عەلاءەدین سەجادی باسی کردووە، معرف خەزنەدار لە مێژووی ئەدەبی کوردیا باسی کردو، چۆن ناوی هەموو شاعیرەکان هاتووە، هەنێک باسی ئەویشی کردووە. بەڵام ئەو لێکۆڵینەوانەی کە لەسەری بکرێ هەموو ساڵی لە زانکۆ تەلەبە کاتی تەخەڕوج لەسەری یان ماجستێر و دکتۆرە ئەوانە هیچی نەکرا. بەڕاستی ئێستا بڕۆ مەحوی ناسی هەر بۆتە مەدرسەیەک نالی بە هەمان شێوە. ئەو شاعیرانی کە لە سلێمانیا بوونە زانکۆ زۆر بایەخی پێیاندا. ئێمە لە 2009 فیستیڤاڵێکمان کرد بۆ سابری، سەرچاوە نەبوو لەسەر سابری، تەنها دیوانەکەی هەر ئەو یەک دوو سەرچاوی وا باس کرد و لە عولەما و ناوە بزانم مەلا عەبدولکەریم مدەرس لاپەڕەیەک نیو لاپەڕی لەسەری نووسیوە. بەڵام لەوێ لە 2009 ئیتر چەند دکتۆرێک توێژینەوەیان کرد و کرایە کتابێک و چاپ کرا و تەوزیع کرا. لەو کاتەوە زیاتر یعنی سابری بایەخ درایە بەرهەمەکانی وەکو ئاستی پێویست لە کوردستانیش نەئەناسرە. بەڵێ یا شێخ سابری جگەل لە با بڵێن لایەنە ئەدەبیەکەی وا بزانم کە شعرەکانی خوێنیتەوە مصلحێکی ئیجتیماعیش بووە، ڕەخنەی هەبووە لە زۆر چین و توێژی سەردەمی خۆی. ئەو ڕەخنانەی بۆچی ئەگەڕێتەوە بۆ ڕەخنەی لە ئەو چین و توێژانەی سەردەمی خۆی گورتووە؟ قوربان سابری مۆجەیەکی حەقیقی بووە، شێخێکی تەریقەت بووە، مرشیدێک بووە. ئەو پەیامی خۆی لە ڕێگای شعرەکانەوە گەیاندووە. شعرەکانی ئێستاش قوتابخانەیەکە و مەدرسەیەکە ئەجیال پەروەردەکە. سابری ئەو نەقدانەی گرۆ نەقدی بەناءە،
نەقدی بە ئەنواع شێوە کردووە. یەکێک لەوانە لە ڕۆژگار نەقدی کردووە، یعنی کە ئەو کاتە بریتانیا هاتووە وڵاتی داگیر کردووە و ئەوانەی کە ناکەس بوونە سەرکەوتونە و چرخی دوون ڕۆژێ لەگەڵ کەس بیر و فکری چاک نەبوو، سەد نیشانەی وا بە شانی دوونی ناکەس بابەوە. ئەوانەی ناکەس بەچە بوونە ئەوانە سەرکەوتونە. ئەو ئەڵێ ئەمە ڕۆژگار وای کردووە. یان ئەڵێ لە سلێمانی و لە کەرکووک و سلێمانی وڵاتی کفری نوری چاوانی گەر تابعی زوڵم و کوفری، وەرنە ئەگەر وەکو جەعفەری تەیار بە باڵیش بفڕی، بە خودا هەر بێهونەر و زشت و لە خانەی سفری، تا فەلەک سەرداری ئەم جەمعیەت و کۆمەڵە. زمانی ئینگلیز بوو. ئەڵێ لە کەرکووک و سلێمانی و کفری لەم ناوچەیە ئەگەر بێت و ئەمەنت بەتوانابی وەک جەعفەر تەیار بە باڵ بفڕی، ئەگەر تابعی زوڵم و کوفر نەبی. زوڵم و کوفر کێ؟ بریتانیایە کە هەم زاڵم هەم کافریش بە وڵاتی داگیر کردووە. ئەڵێ بە هیچ ناچی ئیلا ئەبێ لە ڕێگای ئەوان و عەمالەت بکەی. ئەگەر یعنی ئەمە لە کۆتاییە ئیتر زۆر تەئسیرەکە لێ. یەک شعرێک ئەڵێت دیارە، یعنی پێوەی دیارە کە جەوری ڕۆژگار ئەناڵێنێ. ئەڵێ لەم شەوە دەی جوورە کەی پەیدا ئەبێ ڕۆژێ، لە تاوی زڵفی ڕزگاری دڵی شەیدا ئەبێ ڕۆژێ. بە ناحەق کوشتمی هاوا لە شاهیدم موسڵمانە، یەخەی بگرن لە جێگایە کە سڕ ئەفشا ئەبێ ڕۆژێ. وتم جەژنی ویساڵت کەی ئەبێنم ڕوحەکەم فەرمووی، مەحاڵە تا لە دەوری قەبرەکەت غەوغا ئەبێ ڕۆژێ. برین و عیلەتی سابیر مەگەر چا بێتەوە وەختێ، محەممەد شافێ و ذاتی خوا پاشا ئەبێ ڕۆژێ. ئەڵێ لە دنیا تازە زەحمەتە، مەگەر لە قیامەت خوای پەروەردگار تەعویزی ئەو مەزلەمەیە بکاتەوە. بەڵێ یا شێخ وا بزان بە زمانێکی سادە و کەرکووکیانە با بڵێن بەو زمانی کە نووسیوێتی هەموو کەسێ لی تێگا، یعنی وا بزانم لایەنی ئەدەبی شعرەکانی سابری ئەوەیە کە هەموو کەسێکە توانی لی تێ بکە. بەڵێ تایبەتمەندی ئەو شعرانە چییە؟ بۆچی یعنی ئەو مەدرسەیە چییە؟ سەر شێواز و سەبکی شعر لای سابری ئسلوب و ستایلی شعرەکانی بکەین، سابری شعرەکانی پێڵێ سەهلی ممتەنە، ڕاستە بە زمانێکی زۆر سادە وتێتی. ئێستا ئەگە بین بەراوردی بکەین لەگەڵ مەحوی، هەموو شعرەکانی فەلسەفەیە، یعنی شعری بینا کردو، دروستی کردو. ئەگەر بێت و شەرحەکەی مامۆستا مەلا عەبدکەریم نەبێ، هەموو خوێنەوارێکی شتێی ناکە، نالی بە هەمان شێوە. بەڵام ئەوەی سابری زۆر بە زمانێکی سادە وتوێتی، بەڵام ئەوە نییە ئاستی بەرزی لە دەستدا بێ شعرەکە. جا ئەو شعرانەی سابری کە ئاوا بە سادە وتوێتی، زۆر جا بۆ سرودی ئاینی ئەبێ، زۆر جا بۆ گۆرانی ئەبێ، وەکو ئەوانەی کە نییە کە لە مستەوایەکی بەرز وتی بێتی و پێویستی بە شەرح و بە لێکدانە و ڕاوەکردن هەبێ. بۆیە سێرەکەی لە هەموو کوردستان بە کەرکووکیشەوە شعرەکانی سابری لە هەموو ناسەبە ئاینەکانە، بۆ سرودە ئاینەکان وە چەند جارێکیش کراوەتە گۆرانی. بەڵێ سۆفیگەری بەشێکی گرنگی ژیانی سابری پێکەێنێ. سۆفیگەری و کەرکووک هیچ پەیوەندیەکیان هەیە پێکەوە با بڵێن بۆچی سابری لە مەدرسەی سۆفیگەریەوە ئەبێتە شاعر؟ بەڵێ سابری نەتەوەی شەمحێدینی کەرکووک، کە شێخ محێدینی کەرکووک خەلیفەی شێخ ئیسماعیلی ولیانی کە طریقەتی قادری یەکەم جار شێخ ئیسماعیلی ولیانی لە بەغدا هێنایە کوردستان، و شێخ محێدینی کەرکووک برازایەتی و دیارترین خەلیفەی ئەوە خەلیفەی شێخ ئیسماعیلی ولیانیە. طریقەتی قادری لەسەر دەستی شێخ محێدین لێرە لە کەرکووک بڵاو بووە، لەسەر دەستی خەلیفەی شێخ محێدین کە شێخ معرفی نۆدێ لە سلێمانی بڵاو بووە لە کوردستان. هەر لە نەوەکانی خۆی چەند تەکیە هەیە لە نەوەکانی شێخ محێدینی کەرکووک. سەن لە ئۆسمانەکە شێخ عەبدوڵڵا برای شێخ مەحموودی قوتوب تەکیەیە بوو، لە تەیمەزاوە هەیان بووە، لە کەرکووک هەیان بووە، لێرە لە مزگەوتی شێخ نووری هەیە لە پریادی، لە تەکییان زۆر بۆ نەتەوەکانی شێخ محێدین. لەبەر ئەوە شێخ مەحموودی قوتبش لە شۆرجا و تەکیەی داناوە، ئیتر پەیڕەوی طریقەتی قادریان کردووە. و تەکیە خۆت ئەزانی ئێستا لە کوردستانە ناوەندی زانستی چوارن، مزگەوت و حوجرەیە لەگەڵ تەکیە و خانەقایە. ئیتر تەکیەکە خۆی بێتە ناوەندێکی زانستی، خەڵک زاناکان ڕووی تێەکەن، حوجرە و تەدریس و دیراسە ئەوانە هەمووی لەو جێگایانەوە سەران هەڵداوە شاعیرەکان.
بەڵێ بەو شێوەیە پەیڕەوی تەریقەتی کردووە و لە باپیرانێەوە بۆی ماوەتەوەی چێک بووە لە مرشیدانی طریقەتی قادری. باشە با بڵێن ئەو تەکیانەی کە لە سەردەمی سابری و پێش سابریش هەبووە لە کەرکووک و ناوچانە ڕۆڵیان چی بوو لەسەر ئاستی کەرکووک و لەلایەنە ڕۆشنبیریەکەیەوە ئەو تەکیانن چ ناوەندێک بوون؟ ئایا ناوەندێکی تەنها با بڵێن خواپەرستی و سۆفیگەری بوون یاخود نەخێر بە تەنیشت ئەوە کاریکەیان ڕاپەڕاند؟ قوربان ناوەندی ئاینی بوون و ناوەندی زانستیش بوون. لەبەرەوە تۆ وەرە سیرکە ئەو کاتە خۆ مەعاهد نەبووە، جامیعات نەبوو، هەر حوجرەکان بوون، حوجرەکانیش لە ناو مزگەوت و تەکیەیە بوون. کام زانامانێ کام شاعیرمانێ لە حوجرە تەخەڕوجی نەکردبێت، هەمویان هەر لەو ناوەندانە و تەخەڕوجیان کردووە. بەڵێ ڕۆڵی گەورەیان هەبووە لەسەر شارستانێتی شارەکە. ئەم تەکیانە کۆڵەگەی زانستی کامیان ئەوە خانقای سەید ئەحمەد لە کەرکووکە ئەو حوجرەیە ئەوی تیا بوو بەس لەسەر دەستی یەکێک لە مەلاکان 40 تەلەبە ئیجازەی 12 عیلمی وەرگرەوە کە مەلا عەلی حیکمەت سیامە سووری وەرە خانقای مەرگومەتی، وەرە تەکیەی تاڵەبانی، وەرە مانە هەمووی حوجرەی تیا بوو و تەدریس و زانای گەورە و شاعیری گەورە هەر لە بنەماڵەکە خۆی هەڵکەوتووە. مەسەڵەن تەکیەی تاڵەبانی ئەمە شێخ ڕزایان هەیە، شێخ عەبدوڕەحمانی خاڵسیان هەیە، شێخ محەممەد کوڕی شێخ ڕزایان هەیە، هەموو بنەماڵەکانی کە بامانشێ هەر بنەماڵی ئێمە شۆریجە زیاتر لە 15 شاعیر و زانای گەورەی تیا هەڵکەوتووە. باشە یا شێخ جگە لە کورد لە سنووری کەرکووک با بڵێن جەناب توا بزانم پسپۆرێکی باشت لەو بوارە هەیە. جگە لە کورد نەتەوەکانی کە ئاوها تەکیە و خانەقان هەبوو لە ڕابردووە بەو شێوەی کە کوردەی بوو؟ من ئەوەی مێژووی تەکیە و شتەکانم دیراسە کرد و نووسیمەتەوە و چەند جارێکیش ینی توێژینەوە لەسەری کراوەیەک لەوانە دکتۆر قارەمان شێخ بزێنی بوو، دکتۆرای نووسی لەسەر طریقەی نەقشی لە کەرکووک. بەڵام فەسڵێکشی دانا بۆ تەریقاتەکانی کە لە کەرکووک وەکو قادری و ڕفاعی و شاذەلی و لەو مێژوویە بەرچاوم نەکەوت. ممکنە هەبێ بەڵام ئەمانەی کە دیارن و عەریقن و ڕەسیلن 3 قەرنە لە کەرکووکە هەر مێژووی ئەوانە من ئەوەکانم نەبینی و حەقیقەتەن بەرچاوم نەکەوتووە، نە شاعیرێکی وا نە تەکیەی سەید عەبدولجەلیل نەعێمی هەیە لەو بەرمێژوەکەی وا بزانم نزیکەی 2 قەرنێکە بەڵام زانیاریم نییە، من هەر لەسەری کوردەکان زیاتر بینیومە و دیراسەم لەسەری کردو. یا شێخ وا بزانم سابری لە شعرەکانیان زۆر باسی ساڵانی گرانێکاکە. ئەو ساڵە ناخۆشانە چ ڕەنگدانەوەیەکی هەبووە لە شعر و ئەدەبی سابری؟ طبعا ڕەنگدانەوەی هەبووە، سابری باسی ئەوەی کردووە لە شعرەکانیە. بەڵام پێشەوە ئەبێ بزانین سابرێکێک لەو شاعرانی کە ژیاننامەی خۆی نووسیوەتەوە. هەموو شاعرێک هەڵناسی ئەوە بکات. سابری لە 2 لاپەڕەیە ژیاننامەی خۆی نووسیوە، ئێمە لە پێشەکی دیوانەکە دامان ناوە. طبعا زۆر جیاوازە ئینسان بە پێنووسی خۆی ژیاننامەی وەکو ئەوە نییە من کوڕەزای سابری و بێم ئێستا دانیشم. ئەو ئەڵێ من لە ساڵی 97 باپیرم شێخ مەحموود وەفاتی کرد 1997. لە ساڵی 1900 شێخ عەبدوڕەحمانی باوکشم وەفات کرد. ئەو ساڵە ژنم هێنا لە شۆرجە مەشغوڵی کەسابەت و فەلاحەت بووم. دیارە لە دوای دیراسە لە کەرکووک گەڕاوەتەوە ئەو کاتە جێنشین بۆ لە شۆرجە. ئەڵێ لە ساڵی سەفەربەلک ساڵی 1970 لەبەر نەبوونی طبعا مەجاعی گەورە بوو، حربی عالەمی یەکەم ئەوە بوو، عوسمانی سەحابی کرد و ئینگلیز هات. لە 80 ئینگلیز داخلی کەرکووک بوو. عوسمانی شتەکانی ینی گەنم و جۆ ئەوانەی سوتان بە حوجەی ئەوەی دەست ئینگلیز نەکەوێت. ئەوە بوو قات و قڕی دروست بوو، خەڵکەکە لە برسا بە هیلاک چون. سابریش یەکێک بوو لەوانەی شۆرجەی بەجێ هێشت، چوو بۆ دێلێژە بۆ ناو خزمەکانی لەوێ مایەوە و ئەو کاتە لەوێ ئەڵێ ساڵێک دوای گرانی زۆر حب الوەتەن لە دڵما بوو. ئەمیست بگەڕێمەوە بۆ شۆریجە. چوومە خزمەتی مەرقەدی شێخ ڕەزای دێلێژە کە کوڕی شێخ ئیسماعیلی ویلانی و ئامۆزای شێخ محیدینی کەرکووکە. ئەڵێ لەوێ ئستمداد و استرحامم کرد، داوام کرد خوای پەروەردگار لەوێ ئیلهامی شعری خستە دڵمەوە. ئیتر لەو کاتەوە دەستم کردە شعردانان. ئەم کات ئەڵێ حتاکو ئێستا بەردەوامە کە ساڵی ئەوە ساڵی 1928 میلادی ئەمەی نووسیوەتەوە ئەم سەرگوزشتەیە خۆی بەردەوام بوو. یعنی طبعا حتاکو 44ش کە
وفاتی کرۆ شعروتنی هەر بەردەوام بووە لە تەمەنی 38 ساڵی و تقریبا دەستی بە شعروتن کرد. یا شێخ کە لە ساڵی گرانێکە لە دێلێژە ئەگەڕێتەوە بۆ کەرکووک ئەبینێ کە کەرکووکی تر نیزامێکی تریتیا دەستکار بووە با بڵێن ئینگلیز دەسی بەسەر کەرکووک و تەواوی عێراق و کوردستان داگرتووە لێرە وا بزانم زۆر زویرە بێ بۆ پەیوەندی زۆر خراپ بۆ لەگە ئینگلیزەکان ئێمە ئەچینە لای ناوبڕێک و دوای ئەوە دێینەوە باس و خواسی سابڕێکین لەگەڵ ئینگلیزا بۆ چی بزانین بینی باش نەبووە ئەچینە لایەم ناوبڕە و دەگەڕێینەوە. دووبارە سڵاو گەڕینەوە لاتان پێش ناوبڕەکە پرسیاریەوەم لە شێخ جەبار کرد ئایا بۆچی شاعر سابری سەرۆکار نەبووە لەگەڵ ئینگلیزا و هەروەها لە دوای گەڕانەوەی لە دێلێژە دەبینێت کە دۆخێکی کە لە کەرکووک کەوتۆتە کار با بڵێن لە ناوچەکە دەبینێت کە حکمێکی نوێیە ئەم لەو کاتەدا شعرێکی بەناوبانگەیە حەزمە کرد یا شێخ ئەو شعرەی بڵێ کە زۆر بەناوبانگە ئەڵێن ئەو شعرێکە وتۆ وا بزانام لە دژی ئینگلیز و توێتی بەڵێ ئەڵێن بەس ئەو شعرەشی بەسە بۆ ناساندنی سابری وەڵا نووسەران و شاعران و توانە ئەمە یەکێ لە شعرەکانێتی و تەنها ئەو شعرە هەبووە لە دیوانەکەیە بەس بوو چونکە شعرێکە یەکێ لە هەڵوێستە جوامێرەکانی سابری دەرئەبڕێت سابری کە گەڕاوەتەوە ئەو ساڵە ساڵی 1890 گەڕاوەتەوە بۆ شۆریجە ئەو کاتە وڵات بەدەست ئینگلیزەوە بۆ عوسمانی ڕۆیشتووە و خەڵکی زۆر پێشبڕکێیان کردو بۆ ئەوەی ئیمتیازاتیان لە ئینگلیز دەستکرد خەڵکەکە بۆتە دووبەرە سابری لەبەرەی مقاومە بوو ئەو کاتە شێخ مەحموود لە 1990 شەڕی دەربەند ڕوئەدات ئێمە ناڕێن سابری یەکێک بوو لە پێشمەرگەکانی شێخ مەحموود بەڵام زۆر دژی مستعمر و داگیرکەر بووە و مؤەیدی شۆڕشەکەی شێخ مەحموود یعنی با بڵێن لەبەرەی شێخ مەحموود بوو بەڵێ لەبەرەی وڵات و نەتەوە و گەل بووە دژی داگیرکەر بووە ئەو کاتە لەبەر ئەوەی سابری یەکێکی ناودار بوو بنەماڵێکی ناودار لە منطقەکە ویستیانە ناوبانگی بکڕن بە پارە لە ڕێگای قازی موسڵەوە کە ڕفعەت القوتب جوابیان بۆ ناردووە و تویانە مەنسەبێکت ئەدەینێ کاتی خۆی وتبیان متەرجم بەڵام من وا تێگەم متەرجمی نییە چونکە سابری ئینگلیزی نەزانی ئەو چوار زبانی کەی زانیوە بەڵام ئینگلیزی نەزانی و تا ئەو چوار زبانیان بۆ تەرجمە بکاتە ئینگلیزی بەڵام هەر وەکو مەنسەبێکی گەورە و توانێ مەماڵی 450 لیرەت ئەدەینێت تۆ بەس دابنیشە یعنی 450 لیرەی ئەو کاتە بەڕاستی دیارە مەبلەغێکی باش بووە مەبلەغێکی زۆر و دوای ئەو ساوەی کە لەگەڵ ئینگلیزا متعاون بواە و کاتە مەناسبی پێ ئەدرا دێهاتە کرایەنە ئیمتیازاتی کەی هەبوو یعنی شێخ عەبدولقادری برای کردە گاڵتە ئەیوت ئای قبوڵی نەکرد ئێستا ئێمە هەمومان وەزیر بووین ئەوەی بەڵێ ئەوەی مەناسبی لە ئینگلیز وەرگرت بەڕاستی ئیتر دوای ئەوسا هەموو بنەماڵ ئاینەکان ئەوەی کە نزیک بوونەوە ئەوە خاڵی وەرچەرخان بوو ئێمە ئەلحەمدوللا بنەماڵی شۆرجە شێخ نەجمەدین ویستیان لە ڕێگای ئەوە خەرقی ئەو بنەماڵە ئاینێ بکەن و بگەن بەو بنەماڵە ئاینە و سومعە و ناو بانگی وەربگرن وەکو جسرێک بەبانیا بڕۆن بۆ خۆیان بەڵام سابری ئەو شتەی قبول نەکرد لەبەر ئەوەی پیاوێکی ساحب مەبدە بووە پیاوێکی ئاینی بووە چۆن ئەکرێ بە نسبەت یەکێکی وەکو سابری قدووە ڕوخسەت نییە ئیلا بە عەزیمە وەرئەگرێ و بەو شیعرە جوابی دایەوە کڵاوی سەردڕاوی خۆم بە تاجی پادشا نادەم کەلاوەی دوو کەڵاوی خۆم بە قەسر و گەنجی شانادەم بە خوێنی جیفەبەرگی زاهیدی ئالوودە بکەم شێتم بە خوێنی جیفەبەرگی زاهیدی ئالوودە بکەم شێتم بحەمدیلا دینی خۆم بە دوو نان و عەبا نادەم یعنی بەڕاستی ئەو شانازی بە دینەکەیەوە کردووە یعنی ئەڵێ من بەرگی زاهیدی لەبەرمە شێخی طەریقەتم بڕۆم بۆ دنیا پێغەمبەر صلی الله علیه و سلم دنیای تەشبیه کردوتە کەلاک جیفە الدنیا جیفة وطالب وكلاب أولها عمار وآخرها خراب طبعا أو كلمة جيفة لحديثك ورقدو هناية ناو شعرك بخواني جيفة برجز زاهدي آلود بكم شيتم بتوفيق خدا دين بدونان وعبانات طبعا أظن من ديني خم شون أفروشم بدونان بعبايك بكم شان وبناو خلقه خم بابدم دونان معناه كشي هي
يعني الدونيين الدنيئين كوال دناءته وهاتو ودوايا وفرمي كليلي صابري قابي همو مقصودي هالدقري الحمد لله بدس قرتوما ديني خون ببانادا اما بوشي ويش نازي كردو بدينك وتعاوني نكردو لقال انجليزا اميشي كل موقفاني كوا شايني اوهي انسان يعني شانازي بيو بكات بويا شاعر كان وأديب كان زور أم شعريان برز نرخان يا شيخ با لا أنا ميجويكش هو زور كسي رخني أويشي هي طبعا لا شيخاني طريقة 4 عام نك بابرين بنا مالي إيوه بقشتي لنا قام شيخاني طريقة لرابردوا إيشيان لقال إنجليزا بكردا إستاكا كرد ببو دولتي جورو أمانة أو هيس بيستكا بو رخنا قرتنا يعني بيتوا أو رخنا تاتشن لجي خويتي قرباني أما إنجليز هات ولاتي داجر كروانيا ئەمریکاشە لە 2003 وڵاتی داگیر کرد خەڵکێک زۆر خزمەکاری ئەمریکای کرد لە کورد لە عەرەب لە شیعە لە سونە کوانێک و عێراقیان بەرەو کوێ برداری سواڵیان نەداوەتە دەسمانەوە ئەوانەی کە ئەوە ئەڵێن ئەوە زۆر بە بەساتت بۆ مەوزوعەکە ئەڕوانن ئەنگلیز لەبەر خاتری ئێمە نەهاتووە حتاکو لە 2006 هاتن سەدامیان ڕوخان خۆ لەبەر خاتری کورد نەهاتبن کاکەوان بۆ مەساڵحی خۆیان هاتوونە ئەو کاتەش کەوات دەوڵەتی عوسمانی ئەوان هاتن وڵاتەکانە کۆ غەنیمە بەش کرد کە تورکیا تەرەفێکی خەبی بوو لە شەڕ حەربی عالەمیەکەوە دۆڕا کە ئەڵمانیا دۆڕاو لەگەڵ حیلف و لەگەڵ ئەڵمانیا هاتن بریتانیا و فەڕەنسا و عێراقیان بەش کرد وەکو غەنیمەی حەرب ئەی باشە شێخ مەحموود خۆ پێش شێخ مەلیک فەیسەڵ ئەو لە 2009 مەلیکی کوردستان بوو لە 21 چون مەلیک فەیسەڵیان هێنا کە عێراقی نییە جوازی سەفەری عێراقیان بوو کوڕی مەلیک حوسێن خەڵکی سعودیە ئەی بە کوردیان قابل نەبینی هەڵسان چون مەلیک فەیسەڵ هێنا لەبەرەوەی سەیدە شیعە ڕازی بێ و سونەشە عەرەبی سونەشیان ڕازی کرد با بەو قسانەی کە ئەوترێ دوورە لە ڕاستیەوە قوربان شێخان خاوەنی مەبدە بوون ئامادە ئێستاش ئامادە نین یعنی نۆکەری بۆ بێگان و بۆ ئەنگلیز بکەنەوە شانازیەکەن بە ئەساڵەت و بەنەتەواتی خۆیانەوە دایما ئەم شۆڕشە کوردانە بەخوا ئەو بنەماڵانە و کوانوانە ئەو تەکیانە من تەکیە خۆمان بە نمودین بڕۆ هەموو کوردستان شایەتیەدا لە هەموو شۆڕشەکانە بزان لانەی پێشمەرگە بۆ بزانان جاری وا بۆ بە تایبەتی لە کاتی مانگی 5 و 6 کاتی درەوجۆ قەت باوک قبولی نەکرد پێشمەرگە 100 پێشمەرگە 200 پێشمەرگە و تێتی هەمووی بێ لە تەکیە نانخوا کاتی درەوە ئەو کاتە بە داست درەوەکرا پیاو لە ماڵ نییە هەموو پیاو لە دەشتن درەوە کە ئێستا تەنها ئافرەت لە ماڵ پێشمەرگە ناوێت شۆرجە تەوزە بێ ئەبێ هەمووی بێ لە تەکیە ئێمە نانخوا ئەو خەڵکە خۆی شایەتی و حەقیقەتانە بەڵێ یا شێخ سابری هاوڕێتیەکی باشی لەگەڵ کەسایەتیەکانی سەردەمی خۆی هەبووە بۆ نمونە لەوانە شێخ مەحموود ئەو هاوڕێتی لەگەڵ شێخ مەحموود هەیبووە چه هاوڕێتێک بووە ئایا هاو هەڵوێست بووە تەنها لەلایەنە سیاسیەکەوە یاخود با بڵێن لە هەندێک لایەنی کەشەوە لەگەڵ سابریا یەکیان گرتووە قوربان دوو لایەن ئەگرێتەوە شێخ مەحموودی مەلیک وەکو خزم وەکو بەرزنجە خزممان بوو و ئێمە کوانوی شۆرجە خۆمان تەریقەتمان لە حاجی کاک ئەحمەدەوە لە باپیری ئەوانە بێجگە لەو عێلاقی خزمایەتی و هاتوچۆیە ئێمە هەر یعنی طریقەتەکەشمان لەوێەوەیە و شێخ مەحموودی قوتو خۆی خەلیفەی مباشری حاجی کاک ئەحمەد بووە دووەمیش شێخ نەجمەدین لەگەڵ قەزیەکەی شێخ مەحموودا بوو مؤەیدی بووە شعری بووە و دژمنی دژمنەکانی بووە بۆیە ئەو کاتە بەرەیەک دروست بووە بەڕاستی بێجگە لە شێخ مەحموودی مەلیک یعنی سابری لەگەڵ ئەو شخص ئەو کەسایەتی وەتەنیانە لەگەڵ گشتی عیلاقاتی بە قووەتی هەبووە یەکێک لەوانە سەید ئەحمەدی خانەقای کەرکووک کە ئەویش هەر بەرزنجەیەویچێک لە ناودارەکانی کەرک و یەکێکە لە کۆڵەکانی کەرویچێ لەوانە شێخ قادری گولەنەبەر شێخ عەبدولکەریمی قادر کەرام کە شاعیرە و دیوانی هەیە دیوانی خادم هەر هاوچەرخ بووە لەگەڵ شێخ نەجمەدینا و پەیوەندی بتەوی هەبووە لەگەڵا یەکێکی تر لەو زانا گەورانی ناوچەی قەرەحەسەن مەلا ئەحمەدی گەورەی فەرقانی ڕۆژبەیانی باوکی مەلا جەمیل ئەویش بەڕاستی زۆر يعني شديد الكراهية زۆر دژی استعمار و بریتانیا قەت تەنازولی بۆ ئەنگلیز نەکردو و ئەوە بۆ شێخ مەحموود بردێ لای خۆی کردێ قاضی لە سلێمانی لە مزگەوتی گەورە داینا ویستی ینی وەکو
ئەزهەری لێ بکاو لە کوردستانە ئەو فکرەی هەبوو شێخ مەحموود ئەو مەلا ئەحمەدی گەورەی فەرقانیشێکە لەو کەسایەتیانەی کەوا لە بەرەی گەل بوو لە بەرەی مقاومە بوو شێخ نەجمەدین پەیوەندی بتەوی لەگەڵ هەیە حتاکو لە 34 کە وەفاتی کرد مەلا ئەحمەدی گەورەی فەرقان یەکێک لەوانە بوو لەو هاوڕێ درسۆزانەی شێخ نەجمەدینی سابری بوو کە زۆر تەأسیری کرد لە دڵی زۆر پێی ناخۆش بوو شعرێکی ڕثائیشی بۆ تۆ لە دیوانەکە بڵاو کراوەتەوە. بەڵێ یا شێخ ئەگەر بینە سەر دیوانەکەی سابری ئەوە بزانم تاکە کتابەکە تاکە دیوانەکە هەیەی ئەو دیوانە چۆن کۆکرایەوە وا بزانم مادووبوونێکی زۆری ویست. بەڵێ ئەو دیوانە طبعاً سابری بە 4 زبان شعری وتووە بە کوردی و فارسی و عەرەبی و تورکی. ئەو دیوانە بەشە کوردیەکە و فارسیەکە لە خۆی بەشی دووەمی فارسیە تقریبا 240 شعرە 225 کوردیە کوردێکە هەنێکشی مولەمەعی تورکی لەگەڵایە ینی بە تێکەڵکێشی تورکی کردووە 15 شعریشی فارسیە. ئەمە لە ساڵی 67 باوکم دەستی کردە کۆکردنەوەی لە دێ شۆریجا و لجنەیەکی دانا لجنەکە ئەکێکیان کاک شێخ ستار بوو ئێستا لە ژیان ناماوە یەکیان شێخ حوسێن بوو شێخ حوسێنی ڕەحمەتیکە زای سابریەوە خۆی شاعیرەوە یەکێکە کەوا دیوانەکەی دوای خۆی چاپ کرا. یەکێتر لەو لجنەیە بورهان جاهید بوو. بورهان جاهید کە خوشکەزای کانیر شاعیری کۆیە لە هەولێر دانیشتووە ئەوش شاعیرێکی ناسراوی هەولێرە و چەند دیوانێکی هەیە چاپ کراوە ئەوش ئەهاتە شۆریجە 2 ساڵ خەریک بوون تا کۆیان کردەوە ئامادەیان کرد لە ساڵی 69 بۆ یەکەم جار دیوانەکەی لە چاپخانەی بەلەدی کەرکووک چاپ کرا و بڵاو کرایەوە. بەڵێ یا شێخ ژمارەیەک کەسایەتی با بڵێن تەخریزیان بۆ دیوانەکەی سابری نووسیوە لەوانەش بۆ نمونە مامۆستا عەبدولکەریم مودەریسە عەلاءالدین سەجادیە شاعر جاهیدە ئەمانە ڕاوبۆچوونیان چییە لەسەر سابری؟ ئەمانە کاتی خۆی دیوانەکە کە ئامادە کرا بۆ چاپ کاک شێخ حوسێن بردی بۆ کۆمەڵێک نخبە لە بەغداد. ئەو کاتە خۆتە زانی کەرکووک جامیعەی لێ نەبوو جامیعە لە کەرکووک لە 2011 کرایەوە دائیمە عولەمای کەرکووک ئەچوون بۆ بەغدا لەوێ ناوناوبانگیان دەرێت هەتا مەلا عەبدولکەریم مودەریس لە 55 لێرە بوو تا 60 چووە بەغدا اینجا ناوناوبانگی دەرێت محەممەد فەیضی زەهاوی لێرە بوو لە 840 ڕۆیشتە بەغدا لەوێ کرایە مفتی و لەوێ ناوبانگی دەرکرد کە خۆی فەیضی زەهاوی بابانین یعنی چوونەتە مەنتقەی زەهاو. ئەمانە طبعاً زانا گەورەکان ئەو کاتە لە بەغدا بوون کاک شێخ حوسێن بردی ئەوەیەکێک لەوانە عەلاءالدین سەجادی بە بۆنەوەی مەجمەعی علمی عێراقی لەوێ و حەرەکەیەکی علمی بەقووەت هەیە لە بەغدایە بردی بۆ ئەوەی دیوانەکە ببین و تەقریضی بکەن یەکێک لەوانە عەلاءالدین سەجادی تەقریضی بۆ کرد دوای مامۆستا مەلا عەبدولکەریم مودەریس بە ڕەحمەت بێت تەقریضی بۆ کرد مەلا عەبدولمەجیدی قوتب کە خۆی شاعیرە بە 3-4 زبان شێوەیەکی لە زانا گەورەکانە ڕئیس عولەمای کەرکووک بوو مفتی کەرکووک بوو مدیر مەدرسەی دینی بوو لێرە ئەم پورزایشە لەگەڵ سابریە ئەویش تەقریضێکی بۆ کردووە. بەڵام لەنەوەتەکانە ئێمە دیوانەکەی سابریمان برد کاکم شێخ محەممەد بردی بۆ مامۆستا مەلا عەبدولکەریم لە بەغدا ویستی شەرحێکی بۆ بکە وەکو ئەوەی نالی وەکو ئەوەی مەحوی. مامۆستا مەلا عەبدولکەریم بۆی نەکرا لەبەرەوەی مەشغوڵی تەفسیرەکە بوو. ساڵی دوان دیوانەکەی لاما وتی وەڵڵاهی کاتم نییە لەبەر ئەوەی من مەشغوڵ تەفسیرەکەم 3 تەفسیری هەیە مامۆستا تەفسیری نامی هەیە و ماوای بڕەحمانی هەیە و خولاسەی تەفسیری نامیشی 3 جزئە وتی بەڵام تەقریضێکی بۆ ئەەکەم 3 لاپەڕەیکە تەقریضی بۆ نووسی ئەو لە پاشکۆی دیوانە چاپی دووەم بڵاومان کردەوە و شعرێکیشی وت ئەم جارە شعرێکی وتۆ بۆ سابری ئەزەکەی ئەی خوێنم واگەر فەرمێ شعری سابری شعوری مەردە هەچ کەس تێبگا ئەو کەسە فەردە کرداری پێکرد مەردی مەیدانە لێی دوورکەوتەوە حەیوانی هەردە یاخوا سابری پایەت بڵند بێ دوور بی لە هەرچی غوبار و گەردە لە شۆریجەدا ئاوی واشرین هەر خاسەی هێزی قادری فەردە نامی بە قوربان مەردانی حەق بێ لە ڕووبوونەوە لە بگرە و بەردە ئەمجا سەلامم بۆ ڕوحی پاکی بۆ شعرەکانی غەزەل یا فەردە. ئەم شعرەشی وت لەگەڵ ئەوەکانی کە لە چاپەکانە بڵاومان کردوتەوە. بەڵێ
یا شێخ سابری شعرەکانی چۆن نووسیوە؟ ئایا پێت وایە شاعر سابری ئەوەی کە نووسوێتی وەهبە بووە با بڵێن ئیلهام بووە یاخود ئەمە مکتەسەب بووە لە باوباپیرانیەوە یان لەو بیئەی کە تیای ژیاوە؟ بە گوێرەی ئەو شعرەی کە خۆی باسیەکە ئەڵێ من لە تەمەنی 38 ساڵی ماوچووم لە غەریبی بووم لە دێلێژ هەرچەند هەمووی خزم و کەسن عەشرەتن بەڵام خۆی لە شۆرجە لەدایک بووە و لەو بنەماڵەیە بووە ئەڵێ حوب الوەتەن زۆر یعنی حەزمە کرد بگەڕێمەوە چوم ئستمدادم کرد و دوعام کرد لە خزمەت مەرقەدی شێخ ئەلەو کاتەوە غایلێ شعردانان ئەم بە گوێرەی ئەمە بێشتەکە وەهبیە بەهرەیەکە و خوا ئەلێوێ پێی بەخشیوە بەڵام بە گوێرەی ئەوەی کەوا سەیرەکەین تەئسیراتی سەعدی و حافظ و مەولەوی و نالی و ناوی ئەوانە لە شعرەکانی هاتووە هەست دەکەین سابری کەسبیش بووە یعنی لە شعرەکانیان تەئسیراتی شاعیرەکانی کەس زۆر لەسەری هەبووە و شعرەکانی ئەوانی خوێنیوت و توانیوێتی بە گوێرەی ئەوان ئەو شعر بڵێت بۆ نمونە مەسەن ئەگەرەڵی شعرێکی ئەی خوێنمەوە من یەکێ لە شعر مهمەکانە لە فنونی شعرا پێڵێن ڕەد العەجز إلى الصدر کۆتا کەلیمە لە دێڕی یەکەم دێنیتەوە بۆ بیدایەتی دێڕی دووەم لە بۆ سەدری شعرەکە ئەمە لای نالی بینیمە لای مەحوی بینیمە لای حافظەیە بەڵام سابریش دوو پارچە شعری هەیە لەوە زۆر جوانە دیارە تەئسیری ئەوان لەسەر شعرەکانی هەیە ئەڵێ تا لە مەیلی تێگەیشتم یاری شیرین لام و بێ ڕوو لە دنیا وەربگێڕە دێتە قاف و ساد و هێ تا قسەیەکی یاری لەگەڵ ئەخیارەکەی بێزارە لێت تێبگە ناکانی ثاری ڕێ و حێ و میم و تێ ڕەحمەت الله گەرچی زۆر و بێشومار و واسعە جملە مەحرومن لە جەنەت کاف و ئەلف و فێ و ڕێ کافر و جومان لەسەد شێخ و مەلا خۆشتر دەوێ لایقە بۆ ئێمە حور و بێ و هێ و شین و تێ ئەی بەهەشتی تو لە سوئی کردەوەی خۆت غافڵی خوی بەد ئەدباتە قاپی دار و وا و زێ و خێ دۆزەخی پڕ ئاگر و دوو پشکی ماری ژەهردار بۆ گونەحکارانە سابر ڕۆژی حێ و شین و ڕێ ئەمە بەڕاستی یعنی ئەدەبێکی زۆر بەرزە دیارە تەئسیری شاعیرەکانی کە لەسەر سابری هەبووە هەرچەند بەهرەی شعریشی هەیە وەکو خۆی ئەڵێ ئەلەوێەوە من خوا بەهرەی دا پێم کە دەستگەمە شێر یا شێخ وا بزانم بەشێکی باش لە شعرەکانی کراوەتە سرود کراوەتە گۆرانی وەک خۆی حەقی پێدراوە بەڵێ وەڵای ئەوە کاتی خۆی حوسێن عەلی یەکێک لە شعرەکانی کردە گۆرانی کە چوو بۆ ئیزاعی بەغدا لەوێ داوای کردبوو یەکێک ناسیار لەوێ بوو شعرێکی بۆ نووسی بوو بەڵاگەردانی چاود بووم ئەڵێ نەجمی گەلاوێژە بەڵام پێش ئەوە بەستەیەکشی وتووە مەقامێکی وتو پێش بەستەکە ئەویش هەر شعری سابریە هەم مەقامەکە هەم بەستەکە وا دیارە چاوی یارم مەیلی بیماری دەکا دڵکە بێ سەبر و قەرارە شیوەن و زاری دەکا بەعقڵم بادی سەبارەی کەوتە نییە و گورزاری ڕۆی بۆیەوە گاڵتە بە ئەگریجە و تاتاری دەکا هەر کەسێ بێت و ببینێ دیمەنی یارم جارێ لە خەو دائیمە شوکری باری دەکات یعنی بەڕاستی لەوێ مەقامەکە و بەستەکەش هەر هینی سابری بووە و توێتی بەڵام دوای ئەویش کۆمەڵێکتر گۆرانی لە شعرەکانی سابری وترا سرودی ئاینیش ئەوەی تر لە ژمار نایە چەندێک وتراوە لە بەرنامەکان لە مەولودەکانە ینی سابری زۆر کراوەتە سرودی بەڵێ یا شێخ با بڵێن سابری تا چەند با بڵێن شعر و ئەدەبەکەی سابری تا چەند حەقی دراوەتێ ئەگەمە بکەمە دواتەوەر و دوا پرسیار ئایا پێت وایە حەقی سابری دراوە لە ناوەندەکان ئایا ئەو قوربانەی کە بەر کەرکوو کەوتووە وەکووتمان بەر ئەویش کەوتووە پێت وایە چۆن چارەسەر بکرێ ئێستا تا حدێک باشە یعنی من بەکو سابری ئەیبینم ئێستا ئەلحەمدولیلا سێ نامی ماستەر لەسەر بەرهەمەکانی نووسراوە یەکێکی لە زانکۆی سەلاحەدین یەکێکی لە زانکۆی چەرم و یەکێکی لە زانکۆی بریتانی لێرە بە زمانی عەرەبی بەراورد کراوە لەگەڵ ئەبن فارد کەوا لە قەرنی پێنجە شاعیرێکی سوفی و لەگەڵ سابرەوە سەید حەسەن پریادی نووسێتی ئەوەی زانکۆی سەلاحەدین لەسەر هیزری بوو ئەمەش لەسەر شێواز بوو ئەمەی زانە مامۆستا هاوکار نووسی بووی دوای ئەوە لە زانکۆی کەرکووک قاعمان کردو قوتابخانەیەکمان بەناوی کرد لە توێژینەوەکان هەموو ساڵێ
بەحسی تەخەڕوج لەسەر سابری ئەکرێ کۆمەڵێک دکتۆرمە دکتۆر ئازاد باخەوان و ئازاد عەبدولواحید و ئەوان ئێستا لە نزیکەوە دیوانەکەی سابریان لایە و بایەخ ئەدەن هانی تەلەبەکان ئەدەن لێ بەحسی تەخەڕوج لەسەری بکرێت لە زانکۆی کەرکوو زۆر بەحسی تەخەڕوج من خۆم ئاغلبی هاوکاریانم کردووە لە زانکۆی سەلاحەدین لە زانکۆی سلێمانی بەحسی تەخەڕوج زۆر لەسەر سابری ئەکرێت و دیوانەکەشی 4 جار 5 جار تا ئێستا چاپ کراوە هەر خۆمان 2 جار چاپمان کرد جارێکی لە ئەیوب ڕۆستەم مامۆستا ئەیوب ڕۆستەم لە سلێمانی دیداری کرد بۆ سابری 400 نوسخەی لە کۆمەڵی ڕووناکبیری سلێمانی لە ڕۆشنبیری سلێمانی کرد دار ئینتشارات هەیە لە سنە لەو دی و چاپی کردووە چاپێکی زۆر جوانی تا ئێستا ئەلحەمدولیلا سابری تا حدێک من ڕازیم لەوەی کەوا بایەخدانی بایەخی بەس ئومێد دەمێ ئینشاءڵڵا نامەی دکتۆراش لەسەری بنووسێ بەڵام شاعیرەکانی کە باسی ڕەنجوری بکەین باسی ئەسیری بکەین نەخێر زۆر پێویستیان بۆ ئاوریان لێ بدرێتەوە چاپی تازە بکرێت دیوانەکەیان کۆڕ و سیمینار لەسەریان بکرێت بەحسی تەخەڕوج لەسەریان بکرێت ئەوەش ئەگەڕێنمەوە بۆچی لەبەرەوەی ئێستا من خۆم کوڕزای سابری شێخ حوسێن کچەزای بوو دائما ئێمە ئامادە بووین بایەخمان پێدا لە بەرنامەمان لەسەری ئەکرد هاوکاری و قوتابیانەمانە کرد کە تێژینەوەیان لەسەری ئەکرد بەڵام وا تێگەم ئەسیری نەتەوەی نەماوە ڕەنجوری ئەحفادی نەماوە بێن ئەوان خەمخۆری بن و ئەو کەسانشی کە بایەخیان پێداوە یعنی لەو مستەوای لە مستەوای طموح نییە بەڵێ دوا پەیامی تۆ چییە پێت وایە کە پێویستە کورچی بکە بۆ ئەم ئەقتابانەی بۆ ئەم سمبولانەی ڕابردووی لە کەرکووک پێت وایە وەکو پێویست ئاوڕیان لێ درابێتەوە و پێشنیازت چییە بۆ ئەوەی کەوا مەسەرەن ئەم کەسایەتیانە بناسرێن چونکە ئەمانە بەشێکن لە مێژووی کوردستانی بوونی کەرکووک پێشنیازم ئەوەیە کاتی جاری کەش باسم کردووە مامۆستاجان ئەبێ ئاور بدرێتەوە لەم کەسایەتیانە لەسەر بەرهەمەکانیشیان کۆمەڵە بەرهەمیانە ئێستا هەروە لەو ناوەما زانایەکی گەورە تۆگە بەرهەمەکەی چاپ نەکەیت و بڵاوینەکەیتەوە خەڵک نایناسێت ئەبێ ئەوە بایەخی پێ بدرێت ئەم فەضائیانە دەوری خۆیان ببینن بایەخی پێ بدەن بەڕاستی یعنی کەرکووک چەند ساڵ پێش ئێستا گەرێ ئەم زنجیرەی بکردای لەسەر شاعیرەکان لەسەر ناودارەکانی کەرکووک یعنی کۆمەڵێک 4 دکتۆرمان هەبوو لە کەرکووکە لە هەشتاکان ئێمە چوونە زانکۆی بەغدا ئەمانە زۆر لە زانکۆی بەغدا ناوبانیان هەبوو کەرکووک خەڵکی کەرکووک نەیانە ناسی دکتۆر محەممەد ڕەمەضان کە خەڵکی ئیمام قاسم محسن عەبدولحەمید عرفان عەبدولحەمید کە یەکەم کەسە تەفسیری کردووە نظامەدین عەبدولحەمید کە لە ڕئیسی منەظەمەی مؤتەمەری ئیسلامی بوو و عرفان عەبدولحەمید عەفوەن و لە مالیزیا مرد لە 2007 ئەمانە بەڕاستی یعنی پێویستە لە ئەوساتی عەرەبی زیاتر ناسراون بەرهەمەکانیان چاپ کراوە لێ لە جامیعا خوێنرێ لە کوردە پرسی لە کۆڵانی سەقاخانە پرسە محەممەد ڕەمەزان کێ نظامەدین عەبدولحەمید کێ نایناسن ئەمە تەقسیر نییە مامۆستا زۆر تەقسیرە بە فەضایات ئیمڕۆ دەوری زۆر زۆرە یعنی ئەمە شتێکی پیرۆزەکەیەوە ئەیکەن بایەخ پێدەن و لاتان کردووە بەڵێ زۆر سپاسیا شێخ دیارە ماندوومان کردی هیوادارین ئەو پێشنیازانەی کەوا کردت ئەیترەی خێنە بەرچاو هەم بەرپرسان و هەموو لایەنێک کە خۆی بە خەمخۆری ئەم شارە بزانێت دەست ئێوەش خۆش بێ و دووبارە بەخێر بێت زۆر سپاس بەڵێ بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە داینا کۆتایی ئەم هەڵقەی بەرنامەی بەسەرهات تا بەسەرهات و هەروەها بەسەرهات هەڵدانەوەی لاپەڕەکانی بەسەرهاتی کەسایەتێکی دیکەی ئەم شارە بەخواتان دەستپێرم ڕێز و سڵاوی ڕێبار عوسمان قوبوڵ فەرموون خواتان لەگەڵ